هەلو بەڵێ فریاکەوتنی خێرا لەگەڵ. من ناوم بورهان محەممەد ئەمین عوسمانە، خەڵکی سلێمانی ماوەی 14 ساڵە لە ڕانیەدا ئەنیشم و ئەو 14 ساڵە من سایقی ئیسعافم، خۆم ئەو کارم هەڵبژاردووە کە حەزم کردووە خزمەتێک بە خەڵکی ڕانیە بگەێنم. حەزەکەم خزمەتی مناڵێکی بچووکی ئەم دەڤەرە بکەم. سەرەتاش کە ئەم ئیشەم هەڵبژارد سایقی ئیسعافمان کەم بوو، لێرە دوو سایقی ئیسعافمان هەبوو، دوانش بە فریان ناکەوتن. منیش حەزم کرد بەشدار بم لەو خزمەتەیە، ئامادەشم هەتا توانام هەبێ هەر خزمەتی ئەو دەڤەرە بکەم. دەوامی مانگەکە بە فولیە 24 ساعات، نە جومعەمان هەیە، نە عوتڵەمان هەیە، نە ئەتوانین سەردانی هیچ شوێنێک بکەین. بۆ نمونە تەعزیەکە یان سەیرانێکە فرەیەکە جالی ئەوانەمان نییە. بۆ نمونە من لە ماوەی ئەو 14 ساڵەیە هەتا ئێستا من یەک جەژنیشم نەکردووە. ڕۆژی وە هەبووە هەر سایەخێک دوو سەفەر سێ سەفەری بەرکەوتووە نەخۆش بگوازێتەوە بۆ شارەکان. موچەکەمان ئێستا یعنی ئیسمێکەشمان نییە، ڕوبع موچەیە. من ئێستا بۆ خۆم 400,000 وەرەگرم و 400,000 بەشی هیچم ناکات. گرفتی ڕێگەوبان بەڕاستی خۆی هیلاکە، هەتا ئەگەینە دووکان ئەوە هەر بۆ خۆی نیوە مردووە بێ و نەخۆشە. ئەمە یەک دووەمیشان زۆر جار برا شۆفێرەکان هاوکارمان نین لە ڕێگا کە ڕێگەمان بۆ بکەنەوە، ینی بتوانین بە زووترین کات نەخۆشەکە بگەینە شوێنی خۆی، شوێنی بەدەستی خۆی. سابقە هەبووە وەڵا زۆر جار دارە هاتۆتە تەنیشمانیان هەڵی داوێتە سەر خۆڵەکە، بەس ئێمە هیچ گوێمان نەداوە بەوەی ئەمە متەزمین بۆ ئیشەکەی خۆمانە. کەمترین کات مجازەفەم کردووە لێرەوە مناڵێک بوو کە بردم بۆ سلێمانی. ئەو مناڵە زۆر هیلاک بوو، لە ماوەی 53 دقیقە گەیانمە تەواوی سلێمانی. برا بەڕێزانەی هاتوچوو ئەوان زۆر هاوکارمانن، بەڕاستی ئێمە مەمنونیانین. هەتا ئێستا تووشی یەک ڕووداوی هاتچۆ بووم، ئەویش من مخالیف نەبووم، برینارم پێ بوو. هایسەکان 180یان هەیە، فۆرتەکانی 160یان هەیە، بەڵام شۆفلێتمان هەبوو 160 دووبارە بوو، 160 ڕۆژ 160 دووبارە بوو. سلێمانیە گەڕامەوە ڕووداوێکی هاتوچۆ لە پێش منەوە ڕوویدا، وەستاین بەبێ چێک و لاماندا چون بریندارەکانمان دەرکرد و ئەو شتانەی کە پێویستی بوو پێداویستی سەرەتایی بۆمان جێبەجێ کردن و کانوێلامان بۆ دانان ئاومان بۆ هەڵواسین، برینەکانیانمان پێچاو بۆ ناوی ئیسعافەکە و گەڕاینەوە دووبارە بۆ سلێمانی گانومانەتە شوێنی خۆیان. یان زۆر حاڵەت هەبووە لێرەوە ئێمە کە ڕۆژین بە نەخۆشەوە تووشی ئەو حاڵەتە بووین، هەمان شێوە لامان داوە و ئاگامە لە نەخۆشەکەی خۆشمان بوو. ئەوانیشمان هەر بە هەمان شێوە جاریوە جارێکان 5 نەخۆشم سوار کرد بێ لەو نەخۆشەی خۆم 5 بریناریکەشم سوار کردووە بۆ سلێمانی بردومانە. هەروەکو هاوڕێکانم ئەو معاونتوبیانێکە لەگەڵمان هەروەکوان شارەزایم هەیە لە کانوێلادانان، شتە سەرەتایەکان کە لە ڕێگاکرێ کانوێلادانانە و ئەو مغەزیەکە بۆی هەڵەواسی، ئەو پێداویستە سەرەتایانەی کە بۆ یەکەی بۆ نمونە سوچەرینە دوورینەوە، ئەو شتانە هەمووی شارەزایم لێ هەیە وەکو معاونتوبیەکە. بەڵێ